وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد برایان و خوشکانی ئیماندارم کاتێک خوای پەروەرگار لە دروستکردنی ئێمەیە چەند قۆناغێکی داناوە. قۆناغی یەکەم ئەوەیە کاتێ ئینسان کەوا لە ناو سکی دایکێتی، دوای ئەوە دێتە دنیاوە، دوای ئەوە قۆناغێک کە مردن و سەرەمەرگ و ناوگۆڕە، و دوای ئەوە قۆناغی کۆتایی کە ساحەی حەشرە و ئەو کاتەی کەوا ئیمما ئیلە الجەنەتی و ئیمما ئیلە النار. بۆیە ئێمە سپاس بۆ خوای پەروەرگار کاتێک کە ئەڵێن ئێمەی مسلمان، ئێمەی ئەهلی سونەت و جەماعەت بە ئیزنی خوای پەروەرگار ئیمانمان بە هەر هەمووی هەیە. بۆیە هەر کەسێ پەنا بە خوای پەروەرگار ئیمانی بە قۆناغێک لە ئەم قۆناغانە نەبێ ئەوە هەر بگرە مسلمان نییە. بۆیە ئێمە ئیمانمان بە هەموو ئەم قۆناغانە هەیە و تێیدا تێ ئەپەڕین. بەڵام لەو قۆناغەی کەوا قۆناغی ژیانی دنیایە، سەختترین کاتە ئەو کاتە. بۆچی سەختترین کاتە؟ خوای پەروەرگار ئەو عەقڵەی بە ئینسان داوە، ئەو شەهوەتەی پێداوە، ئەو دنیای بۆ ڕازاندۆتەوە و دوو ڕێگاشی بۆی داناوە. ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا و ئیما کەفورا. بۆیە زۆر زەحمەتە ئەم ئینسانە ئەگەر بێت و ڕوو لە خوای پەروەرگار نەبێ کام ڕێیان هەڵەبژێرێ، و کەسێکشی بۆی داناوە هەڵی بخەڵەتێنێ کە ئەوی شەیطانە. بەڵام هیچ کەسێک نییە ئەوە نەزانێ. خوای پەروەرگارە فەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوٌ فاتەخیذوه عەدووە. ئەو کەسە دژمنی ئێوەیە. ئایا ئێوە بە دژمنی خۆتانی ئەزانن یان نا؟ بۆیە کاتێک کە سەرپێچی ئەوە بکەی کەوا شەیطان ئەمرت پێ ئەکا ئەوە بە دژمنت زانیوە. بەڵام ئەگەر ئەوەی ئەو ئەیڵێ و بەدڵی ئەو بکەی کەواتە هاوڕێیەتی ئەکەی، نەک دژایەتی ئەکەی. بەڵام چۆن ئێمە قیاسێک لە بەینی ئەم دوانەیە دابنین؟ چۆن قیاسێک دابنین بۆ ئەوەی بتوانین لە ژیانی دنیایە بە ئاسوودەیی بژین و لە دوا ڕۆژیشە لە دوا ڕۆژە شتێکمان بۆ خۆمان کۆ کردبێتەوە لەو کەسانە نەبین کەوا خەسارەتمەندن پەنا بەخوای پەروەرگار. برا ئەزیزەکانم، لە خزمەتی فەرمودەیەکی پێغەمبەری خوایە ئەبین صلی الله عليه وسلم با جوان گوێی لێ ڕابگرین، با سەرنجمان ڕابکێشێ. دوای ئەوەی ئەو قورئانە پیرۆزە 604 لاپەڕە ئەو هەموو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر هەمووی ڕوون و ئاشکرایە. بەڵام با سەیری ئەم فەرمودەیە بکەین کە فەرمودەیەکی قودسیە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فيما يرويه عن ربه جل وعلا، ئەفەرمێ خوای پەروەرگارە فەرمێ وعزەتی، قەستەم بە گەورەی خۆم بە عەزەمەتی خۆم. خوای پەروەرگارە فەرمێ وعزەتی لا ئەجمع على عەبدی، کۆی ناکەمەوە لەسەر بەندەیەکم، زوڵمی لێ ناکەم، کۆی ناکەمەوە لەسەر بەندەیەکم. لا أجمع على عبدي خوفين ولا أجمع له أمنين. كوي ناكمو ناهيلم أو إنسان دوجار توشي ترس ببي ياخد دوجار ئەمین بێ. لا ئەجمع على عەبدی،
ئەمە لە کوێیە مەبەستێتی خوای پەروەردگار؟ مەبەستی ئەوەیە لە دنیا و لە ڕۆژی قیامەت. بۆیە ئەفەرمێ لا أجمع على عبدي خوفين ولا أجمع له أمنين إذا أمنني في الدنيا أخفته يوم القيامة. ئەمەیان هەڕەشەیە. خوای پەروەردگارە فەرمێ دوو جار ئەو بەندەی خۆم عەزیەت نادەم، دوو شتی لەسەر کۆ ناکەمەوە. یان ئەوەتانی لە دنیاە ئەگەر بێت و لێم بترسێ ئەوە لە ڕۆژی قیامەتە ئاسوودەی ئەکەم با دڵنیابێ ئەو بەندەی خۆم. ناکرێت لە دنیاە لە خوای پەروەردگار بترسێ و لە سەرمەرگیش بترسێ و لە قەبریش بترسێ و لە ڕۆژی قیامەتیش هەر بترسێ. نەخێر، خوای پەروەردگار وای نەفەرمووە ولا أجمع له أمنين. وهروها أو بندي خوم أجر لدنيايا أمين بيه. شون أمين بيه؟ نوج ناكا روجو ناقري أوي الشهوات ضلي خوي أوي خوي بيه ضلي ناكا بويا با ضلنيا بيه أو بنديا لروجي قيامتا أي ترسينم. بلام هردو شي بيك وكونا بيتوا أفرمي وعزتي لا أجمع على عبدي خوفين ولا أجمع له أمنين إذا أمنني في الدنيا أخفته يوم القيامة وإذا خافني في الدنيا أمنته يوم القيامة. أجر للدنيا أو بنديم لين بترسي ببردوامي دس بوتشي ببا حرامة حرام ناخوا سيري حرام ناكا أم بنديم للدنيا لين أترسي بويا بيغنبري خواه صلى الله عليه وسلم أفرمي الدنيا سجن المؤمن. بۆ پیاوی ئیماندار بۆ ئافرەتی ئیماندار بۆ بەندەیەک لە خوا بترسێ ئەم دنیاە وەکو سجن وایە وەکو بەندین وایە. بۆچی وەکو سجن وایە؟ ئەم دنیاە ڕازاوەتەوە، خۆشی زۆر زۆر تێدا هەیە، خۆشی حەڵاڵ هەیە، بەڵام خۆشیەکانی حرامیشن زۆرن دێنە سەری یەک. ئەم بەندەیە ئەگەر لە دنیا بە بەردەوامی وەکو ئەوە وایە لە سجنا بێ، وەکو ئەوە وایە کەسێک بە چەکەوە بەرامبەری وەستاوە، چاودێرێک بە دیارێوێتی، دەست بۆ ئەمەمە بە حرامە، سەیری ئەوە مەکە حرامە، فڵانە قسە مەکە غەیبەتە، بە بەردەوامی ئەم ئینسانە لە ترسا ئەژی. خوای پەروەردگارە فەرمێ وەعیزەتی بە عەزەمەتی خۆم بە گەورەی خۆم لە ڕۆژی قیامەتە ئیتر ترس نازانێت چیە ئەم بەندەیە. بۆیە لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار دوو جار باسی ئەولیامان بۆکە، باسی وەلیمان بۆکە. یەکەمیان ئەفەرمێ ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قالوا من هم أولياء الله؟ أي پێغەمبەری خوا أولياء الله چێیە؟ فەرمووی الذين آمنوا وكانوا يتقون فكل من كان تقيا كان لله وليا. ئەو کەسانەی ئیمانیان هەیە بە قورئان بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو کەسانەی جۆرایەڵی فەرمانەکانی خوای پەروەردگارن بە بەردەوامی هەوڵەدەن خۆیان لە خوای پەروەردگار نزیک بخەنەوە، ئەوانە ئەولیای خوای پەروەردگارن. فلا خوف عليهم ولا هم يحزنون. لە چیە ئیتر ئەوانە ناترسن؟ لە کاتی سەرەمەرگە ئێمە لە وتارێکە بە تەواوەتی باسی سەرەمەرگمان کرد. ئەو کەسانە لە سەرەمەرگا هیچ ترسێکیان نییە، پەنا بەخوای پەروەردگار، هیچ ترسێکیان نییە. لە کاتی سەرەمەرگا زۆر بە ئاسانی ڕۆحیان دەرئەچێ، ئەی لەناو گۆڕەکەیان بۆ ئەبێ بە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت، ئەوەندەی چاو بڕ بکە ئەو گۆڕە فرەوان ئەبێتەوە. بۆ چییە؟ بۆ ئەولیاء الله، بۆ ئەو کەسانەی کە ئیمانیان هەیە کە متەقین لە خوای پەروەردگار خۆیان بە بەردەوامی نزیک ئەخەنەوە. وجارێکی تر باسی ئەولیاءەکە أفرمي خواي پروردگار إنما ذلكم الشيطان يخوف أولياءه فلا تخافوهم وخافوني إن كنتم مؤمنين. جاري چتر باسی ئەولیایی کرد، ئەوانەی یەکەم ئەوانە ئەولیای خوای پەروەردگارن، ئەی ئەمەی دووەم ئەمانە ئەولیاء الشەیطانن. چێن ئەولیاء الشەیطان؟ ئەو کەسانەی سەرپێچی فەرمانی خوای پەروەردگارەکەن شوێنی شەیطان کەوتونە. لە کاتێکە خوای پەروەردگار قەدەغەی کردووە یا ئەیها الذین آمنوا لا تتبعوا خطوات الشەیطان، شوێنی هەنگاوەکانی شەیطان مەکەون، بەڵام ئەم شوێنی ئەکەوێ ئەوەی شەیطان ئەیەوێ ئەم ئەیکا. بۆیە ئەمانە ئەولیاء الشەیطانن. یاخود
ئەو ناوانەی خوای پەروەردگار کە خوای پەروەردگار ڕەزاقە ئەم بە بەردەوامی بیر لەوە ئەکاتەوە وا لە برسا ئەمرێ خوای پەروەردگار حەفیظە حفظت ئەکا ئەم ئەترسێ لە خەڵکێکە ترسێ ئیتر ئەوها ئەم کەسە بە بەردەوامی لە ترسایە پشت و پەنای بەخوای پەروەردگار نییە بۆیە ئەو کەسانە ئەولیا و شەیطانن بۆ ئەوەی ئینسان بزانێ ئایا لە ژیانی دنیاە شوێن کێکەوتووە دوای ئەوە کاتێک کە خوای پەروەردگار ئەمرمان پێ ئەکا بە ترس لە خۆی براکانم بۆچی لە خوای پەروەردگار بترسین کاتێک کە لە خوای پەروەردگارە ترسین لێی نزیک ئەبینەوە ئەمر الله عباده بالخوف منه وجعله شرطا للإيمان به سبحانه وتعالى هەر کاتێ هەر شتێک غەیری خوای پەروەردگار هەر شتێک لێی بترسی لێی ڕاکەی بەڵام خوای پەروەردگار چەندێ لێی بترسی لێی نزیک ئەبیتەوە بۆ ئەوەی ئەمین بی بۆیە ئەفەرمێ خوای پەروەردگار إن الذين هم من خشية ربهم مشفقون ئەو کەسانەی کە بە بەردەوامی لە ترسی خوای پەروەردگار خەویان لێ ناکەوێ لە ترسی خوای پەروەردگار ناتوانن چاو بکەنەوە ترسیان لێ نیشتووە إن الذين هم من خشية ربهم مشفقون والذين هم بآيات ربهم يؤمنون وأو كساني كوا إيمانيان هي بآياتكاني خواي پروردگار هر كاتي خواي پروردگار فرماني كان بي أكا جورايلي أبن والذين هم بربهم لا يشركون وأو كساني هاولوا شريك بو خواي پروردگار قرار نادن والذين يؤتون ما أتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون دوای ئەوەی ئەمسێ خاڵەیان کردووە باسی ترەکە خوای پەروەردگار والذین یؤتون ما ئەتەو کردەوەیان هەیە نوێژ ئەکەن ڕۆژوو ئەگرن لە خوای پەروەردگارە ترسن خۆیان لە حەرام و لە ناموسی خەڵک ئەپارێزن لەگەڵ ئەوەشا ئەترسن بۆچی ئەترسن ما ئەتەو وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون ترسێک لە دڵیانە هەیە ڕۆژێک ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار أولئك يسارعون في الخيرات وهم لها سابقون بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ئەو کەسانە کە ئەو خاڵانەیان تیابوو أولئك يسارعون في الخيرات بەبەردەوامی ئەو کەسەوە بەڕێی مزگەوتەوەیە بۆ ئەوەی بێت و بڕوا بۆ نوێژی جەماعەت ترسی خوای پەروەردگاری لە دڵە لەبەر هیچ شتیکەی نەبێ ڕۆژوو ئەگرێ چاکە ئەکا بەڕاست و بەچەپ ئەبەخشێ یارمەتی خەڵک ئەدا بۆچی لەو ڕۆژە ئەترسێ ئەنەهم إلى ربهم راجعون بۆیە ئەو کەسانە خوای پەروەردگار بیشارەتی پێیان داوە موژدەی پێیان داوە مزگێنی پێیان داوە بۆیە ئەفەرمێ خوای پەروەردگار لە ئایەتێکە لەهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة ئەو کەسانە موژدەیان لێبێ مزگێنیان بۆ هەیە ئەو کەسانە لە ژیانی دنیا و لە ڕۆژی قیامەتە بۆیە عوبادەی کوڕی صامت أفرمي سئل رسول الله صلى الله عليه وسلم في هذه الآية برسياري ليكر على پیغمبر خواه صلى الله عليه وسلم برسياري ليكر فرمو يا رسول الله شين أوانا كخواي پروردگار أفرمي لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة أو كسانك شين فرموي والله لقد سألتني عن شيء ما سألني بها قبلك أحد برسياري كدليم كردوها أي عبادة کە پێشتو هەتا ئیستە کەسێک ئەم پرسیارەی لێم نەکردووە ئەفەرمێ ئەو کەسانن چەند تەفسیرێکی هاتووە یەک لەوانە ئەوەیە هم الذين يرون الرؤيا الصالحة أو ترى لهم ئەو کەسانە ئەوانن کە لە دنیایە کەسێکی باشن خەڵک لێیان ڕازیە خوای پەروەردگاریان لە خۆیان ڕازی کردووە بە بەردەوامی لە ژیانی دنیایە خەوی خۆشە بینن ئەو کەسە ئەبینێ بۆ نمونەوە تەوافەکە بە دەوری کەعبەی پیرۆزە ئەبینێ وا لە باغ و باغاتە ئەبینێ وا لە بەهەشتە خەوی خۆش ئەبینێ نەک بەس خۆی بیبینێ ئەو توڕا لەهو یاخود کەسێک خەوی خۆشی پێوە ئەبینێ بۆیە موژدە بێ لەو کەسەی خۆی خەوێکی لەو جۆرە ئەبینێ یان کەسێک پێی ئەڵێ خەوی خۆشم پێتەوە بینیوە ئەوانە بەبەر ئەو ئاەتە ئەکەون